سلام علیکم تامانی بەڕێز گرام وڵاتان بە شیکاری ڕاهێنانەکانی بابەتی ئەمڕازی پەیوەندی ڕاهێنانی یەکەم شیکار دەکەین. ڕاهێنانی یەکەم ئەم ئەمڕازانە لە ڕستەدا بەکار بهێنا. چەند ئامڕازێکی دایتەبا دڵێ ئەم ئەمڕازانە لە ڕستەدا بەکار بهێنا، ئەمەش بەکاری دەهێنێ. بۆ نمونە ئامڕازی پەیوەندی بزوێنی کورد دەڵێن سەرهەنگ دەچێتە ئاکرێ. ئەو بزوێنی کورتە ئامڕازی پەیوەندیە. چۆنم زانی؟ بۆی دانێ بزانە دەگونجێت سەرهەنگ دەچێت بۆ ئاکرێ دەگونجێت بڵێ کەواتە مادەم ئەو بۆی دەگونجێت ئەو بزوێنی کورتە ئامڕازی پەیوەندیە. دووهەم لە لەگەڵ دا بۆ نمونە دەڵێن لە بەهاردا دەچین بۆ سەیران لە لەگەڵ دا پێکۆ ئامڕازی پەیوەندیە دەڵێن لە بەهاردا دەچین بۆ سەیران. خاڵی سێەم بە لەگەڵ ئەوە دەڵێن بە گوڵەوە پیرۆزبایت لێ دەکەم ئەو جێژنەیە داخوا یاخود حەفلەتی هەبووە دەڵێ بە لەگەڵ ئەوە بریتە لە ئامڕازی پەیوەندی. ڕستەکی دیکەی لێداوە کردینە دەڵێ ئامڕازی پەیوەندی وەک بەکاربهێنە دەڵێ مامۆستا وەک چرایە باشە وەک بریتە لە ئامڕازی پەیوەندی. ڕستەکی دیکە بنووسین دەڵێ ئامڕازی پەیوەندی بە بەکاربهێنە دەڵێن نامەکەم بە ئازاد ناردووە بە بریتە لە ئامڕازی پەیوەندی. ڕاهێنانی دووەم داواکاریەکان بپێ ئەم ڕستەیە وەڵام بدەوە. تا ناو دارستانەکە چوین وشەی تا شی بکەوە. تا مادەم یەک کارمان هەیە تا دەبیتە ئامڕازی پەیوەندی دڵێت تا ئامڕازی پەیوەندیە. خاڵی دووەم وشەی دارستانەکە چی زۆرە ناوێت لە ڕووی داڕشتنیەوە و چۆن پێکاتوە تەمەشا دارستان بابێن کەرت و پەرتی بکەین دارستان باشە ئەوە دارستان بابێن کەرتی بکەین دار لەگەڵ ستان. دار چییە؟ دار ناو. ئەدیستان هیچ واتایەکی هەیە؟ نەخێر مامۆستا هیچ واتایەکی نییە کەواتە پاشگرە. ناو دار گوتمان ناوە و واتاشی هەیە. ستان گوتمان پاشگرە هیچ واتای نییە. دارستان لە دوو بەش پێکاتوە، بەشێکی واتادار بەشێکی بێواتە کەواتە ناوێکی داڕێژراوە بە دەستوری ناو کۆ پاشگر دروست کراوە. خاڵی سێەم بکەری ڕستەکە دیاری بکە دەڵێن تا ناو دارستانەکە چوین یعنی چێ تا ناو دارستانەکە چووە؟ ئێمە. ئەو یینە نوێنەرایەتی ئێمە دەکات. ئێمە ئیشی هەبووە پێی نەکرایە نوێنەرەکەی ناردەکە بریتە لە یین کەواتە دەڵێن یین جێناوی لکاوە بۆ کەسی یەکەمی کۆ هەروە ئەرچی بکەرە. خاڵی چوارەم لە کاری چوو کاری ڕانەبردوو هەروەها ڕابردووی بەردەوامی ڕاگەیاندن دروستکە. چوو بیکە بەداهاتوو دەڵێ دەچین. دەچین باشە لۆی ناوەکاریان چکە لەسەرەوە جێناو لکاوەکە یینە دەبیستانەوە کوین بەکاری بهێنینەوە. یەکەم بە ڕابردووی بەردەوام دەستوری ڕابردووی بەردەوام قچە بوو گوتمان دە کۆ ڕابردووی نزیک. چووەکەی دانێەوە دەی لە پێش دانێ یینەکرد جێنای لکابوو دەڵێ دەچوین کەواتە دەچوین ڕابردووی بەردەوامی ڕاگەاندنە. خاڵی پێنجەم و گرنگ وشەی تا وەک ئامڕازی لێکدەر لە ڕستە بەکاربهێنە. گوتمان ئەگەر تا لە ڕستەدا هەبوو یەک کارمان هەبوو ئەو کاتی وشەی تا دەبێتە ئامڕازی پەیوەندی. بەڵام ئەگەر دوو کارمان هەبوو وشەی تا دەبێتە چی؟ دەبێتە ئامڕازی لێکدەر. بۆ نمونە تا ئارەت نەڕێژی شیرینی ناچێژی. نەڕێژی ئەوە کارێک ناچێژی ئەوە کاری دووە ئەکەسەر ئەو تا دەبیتە ئامڕازی لێکدەر. بۆچی؟ چکە دوو ڕستی پێکەوە گرێ داوە. ڕاهێنانی سێەم جیاوازی چیە لە نێوان ئامڕازی پەیوەندی و ئامڕازی لێکدەر؟ بە نمونەوە ڕوونی بکەوە. دەڵێن چ؟ دەڵێن ئامڕازی پەیوەندی لە نێوان ناو و جێناو دروست دەکات. بۆ نمونە دەڵێن نامەکەم بۆ تۆ نارد ئەو بۆیە پەیوەندی لە نێوان نامە و تۆ دروست کردووە باشە کەواتە ئەو بۆیە بریتە لە ئامڕازی پەیوەندی. و هەروەها ئەو شەی دەکەوێتە دوای ئامڕازی پەیوەندی ئەرچی دەبێتە تاوکەری بەیاریدا. ئێستا ئەو ئامڕازی پەیوەندیە چی لە پاش هاتووە؟ تۆ یەکسەر دەبیتە تاوکەری بەیاریدا باشە ئەوە خاڵێکیان. خاڵی دووەم ئامڕازی لێکدەر دەڵێن دوو ڕستە بێکەوە دەبەستێتەوە یعنی
لەسەرەوە کە ئامرازی پەیوەندیە ئەمە پەیوەندی لە نێوان ناوێک و جێناوێک دروست دەکەین باشە بەهۆی ئامرازی پەیوەندی بەڵام بەهۆی ئامرازی لێک دەرەوە ئەمە دوو ڕستەی پێکەوە دەلیکێنی و پێکەوەی دەبەستینەوە بۆ نمونە دەڵێن ئازا و چرۆ دوانن ئازا و چرۆ بەهۆی ئامرازی لێکدەری واو توانیمان ئەو ڕستەیە لێک بدەین لێرەدا هاتینە کۆتایی بابەتی شیکاری ڕاهێنانەکانی ئامرازی پەیوەندی تا ڕیکۆردێکی تر و وانەیەکی تر هەر شاد و سەرفراز بن. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.